بەرەبەیانی پێنجیدەی 2014 ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش گردی مشتەنووری داگیر کرد کە دەڕوانێ بەسەر کۆبانیدا و زۆر بە چڕی تۆپبارانی شارەکەی کرد. مانێ جەبەلێ کۆبانی بەر و ئانا هەر مەدینە. داعش لە سێلاوە هێرشی دەست پێ کرد. دانیشتوانی کۆبانی شارەکەیان چۆڵ کرد و ئاوارە بوون. بەشێکی کەمی کۆبانی نەبێت تەواوی شارەکە لەلایەن داعشەوە داگیر کرا. یەپەگە و یەپەژە بەرگریەکی سەرسەختانیان لە کۆبانی کرد و سەنگەرەکانیان چۆڵ نەکرد. شەڕ گەرم بوو. کۆڵان بە کۆڵان، ماڵ بە ماڵ، شەڕ لە نێوان گەریلا و شەڕوانان لەبەرەیەک و داعش لەبەرەیەک دەستی پێ کرد. di Kobanê da şerên pir dijwar hatin kirin û bi berxwedaniya ya fedayene û bi lehingiya herî mezin pêşengtiya YPG û YPJ da Kobanî neket û Kobanê dawî da bi ser ket. ژنانی کۆبانی لە چوارچێوەی هێزەکانی پاراستنی ژنانی یەپەژە هاوشانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە گەورەترین داستانیان بە بەرخۆدان و جانفیدایی تۆمار کرد. هێزی پێشمەرگەی کوردستانیش لە باشووری کوردستانەوە بۆ هاوکاری شەڕوانان بە چەکی قورسەوە گەیشتە کۆبانی و دێوەزمەی داعش تێکشکێنرا و کۆبانی ئازاد کرایەوە. Nişan biçin operasyona müştenur bigirin. Aslında da Kobani tepe müştenire, emin biçim raka ala parvur dayının. Tola hamu şeydi khahildin, em khuna ardina hidin. Listendi esası hamuya badar serketin khazın. شهر کوبانی دا برخوردانی کوبانی دا شهری کات پیشکت نه شهری تنی گلی کرد بو یا تنی بو گلی کرد بو شهری کی جبو گشتی مرواتی بو وی دری دا برخوردانی ها تکرند هم بری وی شهری دا رول جنی جی اکتیرا برخوردانی جن حتی نی آستا بیداوی بو یعنی کۆبانی ئێستا شارێکی ئارامە و تەواوی گوندەکانی دەوروبەری لە دەستی هێزەکانی کوردایە و ئاوەدانکردنەوەی شارەکە دەستی پێکردو و ئەو ئارامیەی کۆبانی هەروە ئاسان نەبوو. خوێن و قوربانەدانێکی زۆری ویست. وەکو ئاشکرایە دەیبینین و دەبیستین ئیسە شەڕە لە ڕۆژئاوا و بەتایبەتی لە شاری کۆبانێ و بەشی زۆری ئەو بەرخودانەی کە لە ڕۆژئاوا و بەتایبەتی لە شاری کۆبانی ئەکرێت لەلایەن خوشکانەوە ئەکرێت ئەو خوشکە شەڕوانانەوە ئەکرێت. من وەکو کوردێک وەکو هونەرمەندێکی کورد پێم خۆشە لەم کاتێ بە هونەرەکەم پشتگیریان بکەم بۆیە پەیوەندیم پێیانەوە کرد کە من ئەتوانم مینۆمنتێک بۆ ئەو بەرخودانی ئێوە ساز بکەم. پەیوەندیم بەست لەگەڵ پارتێکی کوردی لە باکوور لە ئەمە دروستی کەنەوە ئەلوێ چەندین کوڕوکچی خۆبەخش لە بواری پەیکەرسازیە ئەمەدەیان دەربڕی کە لەوێ مینۆمنتەکە دروستکەین بە یەک پارچەی بەڕێگای نایاسایی بیبین بۆ کۆبانی لەوێ نمایشی بکەین و هەر لە هەمان کاتە بگەڕێنەوە. بەڵام ئەو هەوڵەشمان سەری نەگەر لە بەرەوەی بە تانک لەلایەن حکوومەتی تورکیاوە هەموو سنوورەکە تەنرا یاخود سیمبند کرا نەمانتوانی ئەو هەوڵە بین. بۆیە ئەلێرەدا بڕیارممە کە لە سبەینێەوە لە سلەیمانی لە مۆزەخانی ئەم نەسوورەکە دەست بکەم بە مینۆمنتەکە بە قەبارێکی گەورەتر و بە شێوازێکی جیاوازتر لەو بیرۆکانی کە پێشووتر هەم بووە
لەسبینی و دەست پێ ئەەکەم هیوادارم پرۆژەکە ئەوەی لە ئایدیا و لە فکری منایە بەو شێوەیە بێتە بەرهەم و دیارێکی بچووک بێت بۆ ئەو خوشکانەمان بەقەت ئەو بەرخودانە گەورەی کە ئەوان ڕۆژانە ئەنجامی ئێن و پێشکەشیەکەن بە خاکی کوردستان. لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کە تاکە ڕەمزە بۆ بەرخۆدانی شاری سلێمانی زیرەک میرە و تیمێکی خۆبەخش براغی پەیکەرەکەیان دانا و بەگەچێکی تایبەت بەکاری پەیکەرسازی شێوازی پەیکەرەکەیان داتاشی کە کچە شەڕوانێک وەک سمبولی بەرخۆدانی کۆبانی داتاشرە. ئەوەی هەنیدەم بەشداری بکەم لەم پرۆژەیەدا خۆشبەختانە ئەوە بوو کە پەیکەری ژنە شەرەفانێکی کورد بوو بۆیە زۆر خۆشحاڵ بووم تێیدا کار بکەم هیوادارم جێی ماندووبوونی ئەوانی پڕ کردبێتەوە و ڕەزامەندی ئەوانیشی لەسەر بێت. بەگشتی ئەو ئیشانەی کە زیرەکەی کە ئیشی تایبەتن ڕەنگە بتوان بڵم هەر تایبەتە بەخۆی ئەو ئیشش کە کردوویەتی جیاوازێکی زۆری لەگەڵ ئیشەکانی تر هەیە لەبەرەوەی ئەمە وەکو واجبێکی خۆی بینیوێتی بەرامبەر بە کۆبانەیە. دوای وردەکاری و سمارتەکردن قۆناغی قاڵبگرتنەوە دەستی پێکرد کە پارێزگاری سلێمانیش بەشداری لە قاڵبکردنەوەکەدا کرد و پەیکەرەکەش بە چاودێری پارێزگاری سلێمانی دروست دەکرا بەهۆی وردەکاری زۆر لە پەیکەرەکەدا کرا بە 88 قاڵب. ئەمڕۆ دیارە ئەم کارەمان هونەرمەندی خۆشەویستمان هونەرمەندی شاری سلەیمانی کاک زیرەک میرە دەیکات بە هاوکاری هەواڵان و هاوڕێیانی هیوادارین کە لە ئایندێکی زۆر نزیکا بتوانین پێکەوە ئەم دیارە ئەم سمبولە بەرین لە یەکێک لە گۆڕەپانەکانی دیاری شاری کۆپانیا داینین و ئەوەی هەمیشە بە دڵ و بە هەست و بە وجود لە سلەیمانی لە کۆبانی هەبێ و کۆبانیش لە سلەیمانی هەبێ. ئەم دیارە دەبێت بە دیارێکی مەزنی خەڵکی سلەیمانی بۆ کۆبانی ڕەمزێتێکە لە وەکو بەشێک لە بەشداربوون بۆ ئەوەی کە تەنها ئەوە نەبێ بەشداربوونمان لە کۆبانی یان لە چوار پارچەکەی کوردستان تەنها لە کاتی جەنگا بێ بەڵکو لە کاتی ئاشتی و ئاوەدانکردنەوەی کۆبانی بێ. قەڵبەکان بە پێکاتەی پۆڵستەر لە بەریان گیرایەوە کە پێک هاتووە لە لیفی ئەزبێزی شوشەی و پاودەر و پۆڵستەر و مۆسەلیب و گۆبەڵت و ئیرۆلسین و ڕیزن و بەردی هاڕاوەی مەرمەڕ. بەپێی توێژینەوە زانستیەکان تەمەنی ئەو گیراوەیە دەگاتە 100 ساڵ و بەرگەی کەشوهەوای جیاواز و پێکێشانی بەهێز دەگرێت بەهۆی بەهێزیەکەیەوە بەشێک لە کەشتی و فڕۆکە و ئۆتۆمبیل بە پێکاتەی پۆڵستەر دروست دەکرێت. ڕووپۆشی یەکەمی پۆڵستەرە بێت ناوخنەکەی ئەبێ بە فایبەر گلاس بۆ ماوەی 50 ساڵ بە هیچ گرفتێک کاری خۆی ئەکات بەڵام وەکو هەر موادێکی تر وەکو ئەگە تەنانەت لە برۆنزش بیکەیت بێگومان 2 ساڵ جارێک یا خۆ 3 ساڵ جارێک پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە چونکە سروشتی کوردستان بە شێوەیەکی گشتی گەرمای شێزگار گەرممان هەیە و سەرمایەکی سادشمان هەیە بۆیە لە هەردوو حاڵەتەکەیە بۆ هەر یەکێک لەو کەرستانێکی ئێمە ئەم پرۆژەی پێ ئەنجام ئەین پێویستی بە نۆژەنکردنەوە ئەبێت 2 ساڵ جارێک هەڵبەتە لەو 2 ساڵ جارێت تەنها پێویستی بە بۆیەکردن ئەبێتەوە یاخود لە هەندێک شوێن کاڵبوونەوەی بۆیەکە تەنها بەسەرداچوونەوەیەک هەر ئەوەنا بەڵام بە تایبەتی پۆڵستەر کە ڕووپۆشی یەکەمێتی تا 100 ساڵ هیچ گرفتێکی نابێت و بە شێوەیەکی زۆر خۆڕاگرانە لە بەردەم گەرما و سەرمایی کوردستان خۆڕاگر ئەبێت ئێمە بەپێی سروشتی ئەو ناوچەی کۆبانێ ئەو کەرەستەی کە ئەو پۆڵستەر کە لە چەند مەوادێکی جۆراجۆر پێگیێت بەپێی ئەوە مادەکان بەکارهێنین و لە ڕێی چەند کەسێکی شارەزار لە ڕووی ئەو موادانەوە بۆ تەنانەت بۆ سەرما و بۆ گەرما ئێمە حەدی وەسەتی هەڵبژێرین بۆی کە زۆرترین خۆڕاگیری هەبێت و بێگومان بیرشمان نەسێت لەناوە ستراکچەرێکی تری ئاسینی هەیە لەگەڵ بە نایس دروست ئەکرێت کە خۆڕاگرە بۆ ژەنگ و پێم وایە تەمەنێکی یەزگار زۆری ئەبێت.
دوای گرتنەوەی قاڵبەکان قۆناغی لەکانەوە و وردەکاری دەستی پێکرد. ماوەی 15 ڕۆژی خایەن تا پەیکەرەکە هەستایە سەر پێ بە بەرزی 9 مەتر و قورسایی 8 تۆن. چوار مانگی بەردەوام کاری تێدا کرا و پێش گواستنەوەی بۆ کۆبانی 10 ڕۆژ دیاریەکەی باشووری کوردستان لە دەروازەی شاری سلێمانی لە مەراسیمێکدا نمایش کرا و دواتر بەرەو کۆبانی بەڕێکەوت و پایتەختی باشووری کوردستان و شاری دهۆکی بەجێهێشت. هاونیشتمانیان و بەرپرسانی ڕۆژاوا زیاتر لە 8 کاژێر چاوەڕوان بوون. پەیکەری بەرخۆدان بە سنوورە دەستکردەکەدا بپەڕێتەوە و پێشوازێکی گەرمی لێکرا. وەک پەیامی یەکێتی خاکی کورد سەیری پەیکەرەکەیان دەکرد. پەیکەرێکی بەرخۆدانی ئاژنا ئازاد کاریبوون چێ بکن و ji bo ku derbasî Kubanê bibe asıl ev îşareta vênayê yani ev sembola yekîtiya di nava yekîtiya ruhanî hunerî netewî exlaqî di nava tevayê beşê Kurdistanê de heye asıl hinekê jî sembolîza vê nadike temsîla vê nadike anîna wê bi vê taba mezin heya got îro derbas kirin tabekî pir mezin pê dîtin anîna wê gihandina wê heya erdê Kubanê erdê pîroz girêdan e yani wek girêdanekî pir mezin di navbera ji Ormiye bigire ji Sinê bigire ji Serdeş bigire heya bigê Silêmanî ji Silêmanî bigê heya Kubanê asıl vê girêdanê derbasmîna vî heykelî nîşan dide. ڕێگایەکی خۆڵ دێرک و سنووری باشوور پێکەوە دەبەستێتەوە. لە نێو تاریکی گوندەکانی سەر ڕێگاوە ژن و پیا و مناڵ لە پێشوازیدا بوون و دەهاتنە سەر ڕێگاکە و دروشمی بژی بەرخۆدانی کۆبانی لە گوێماندا بوو بەردەوام. پەیکەری بەرخۆدان کە سیمبۆلی ئازایەتی ژنانی کوردی ڕۆژاوای کوردستان بوو بەناو قامیشلۆ بە بەردەم پەیکەرەکەی حافز ئەسەددا تێپەڕی کە هەزاران کوردی لە ناسنامە بێبەش کردهبوو لە سەردەمی دەسەڵاتی ڕژێمی سووریا لە ڕۆژاوای کوردستان. بۆ گەیشتن بە کۆبانی دەبێت شارەکانی دێرک و گرکێلەکێ و درباسیە و سەرێکانی و گرێسپی ببڕیت. بە درێژایی سنووری ڕۆژاوای کوردستان تورکیا تەلبەنڕێژی کردووە و ئاڵای سووری تورکیا لەسەر خەت دەشەکێتەوە و پاسەوانی تون دەکرێت. لە بەرخەتیش وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان سەرکردەی کورد لە بەرامبەر ئاڵای تورکیا بە بەرزی دەشەکێتەوە. کوردەکانیش چاو لە سنوورەکانی تورکیا ناتروکێنن.
چونکە بەردەوام مەترسی دزەکردنی داعشیان هەیە لەو سنوورەوە. ڕێگای کۆبانی ڕێگایەکی پڕ لە ئاسەواری شەڕە. وێرانکاری لەسەر ئاوەدانەکان ڕەنگی ئەدایەوە و گوندی چۆڵ و سابناک لەسەر ڕێگاکە دەبیندرێن. دانیشتوانی کۆبانی لە دەرەوەی شارەکەەوە بۆ پێشوازی پەیکەری بەرخۆدان بە چەپڵە ڕێزان و بژی بەرخۆدانی کۆبانی ڕاوەستا بوون. هێزەکانی پاراستنی ژنان لە هەمووان زیاتر دڵخۆشن بە پەیکەرەکەی زیرەک میرە. ji bo me gelekî bi wataye bi rastî jî em bi vê dîtina peykerê pir hestiyar bûn û em gelekî kêfxweş bûn û bi rastî jî bi layiqbûyîna vê em niha wekî yepe jê berxwedana Kobanî û rêhevalên şehîd yê ku li vê derê li ber xwedan û şehîd ketin di hemû dema da em vê peykerî em jî diyarî rêhevalên xwe yê şehîd dikin û em diyarî tevahî jinên ku ji bo azadî dilê wan lê dide. Ew jî bi hunera xwe li beşekî vê berxwedaniyê bi zindî kirin bi fotrafê qehremanekî ji vê destanê hanîn hatin bi zindî kirin, hanîn hatin bi hediyayê Kobanî kirin, hediya yep jî kirin. Berî hay jî ev hêkel demek însan lê dinêre dibe ki mîrasekî ji mîrasî wî şerî li berxwedanê wê derê wan qehremanêk ew şera kiriye dibe mîrasekî zindî hat pêşkêçî Kobanî bû. Berî hay jî em jî kêfxweşiya xwe tînin ziman. Em spasiya wana dikin. Hetanê bi davî ev hêkela vê derê ê bibe mîras. ئامادەکاریەکان بۆ دانانی پەیکەرەکە دوای 2 ڕۆژ کۆتایی هات. بەپێی ئەو دیزاینەی بۆ گۆڕەپانەکە کرابوو ئاساوەرەکانی جەنگ و وێرانکاریەکانی داعش لە دەوری پەیکەرەکە دادەنرێت. ئێستا سەرقاڵی بارکردنی تانکەکانین کە ئەبێت لە چوارچێوەی پرۆژە هونەرێکەیە کە ئەبێ بە قاعیدەی پرۆژە ئەبێ بە قاعیدەی مێنۆمێنتەکە ئەم تانکانە 8 مانگ بەر لە ئێستا بۆ منیان دانابوو کە مێنۆمێنتەکە تەواوی لە پاشماوی جەنگ دروستکەم. ئێستا بەشێکیان بەکاری هێنمەوە جارێکی تر لە پرۆژە هونەرێکەیە. هیوادارم جێی خۆی بگرێت و ئەم تانکانە دوومانە ئەبەخشێت. یەکەمیان ئەوەیە کە پاشماو بەکارهێنانی پاشماوەی جەنگ لە کارێکی هونەری نوێدا و ئەم تانکانە هاتوبوون بۆ وێرانکردنی ئەم شارە ئەم نیشتیمانە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا ئەوان وێران بوونە و لە چوارچێوی کارێکی هونەریە جارێکی تر بەکاریانە هێنمەوە. هیوادارم جێی خۆی بگرێت و مەسج و پەیامی خۆی بگەێنێت. کۆبانی دوای فڕێدانی 2 ملیۆن تۆن خۆڵ و خاشاک هێشتا شوێنپەی داعشی لێ نەبڕاوە. بەرەی خۆرهەڵات و گەڕەکیەکانی کوردان بوون بە گەورەترین مۆزەخانە. مۆزەخانەکە قەبارەی قوربانیدانەکانی کورد لەو شارە نیشان دەدات. شەڕوانەکان زۆر بە هێواشی و خەمباری بۆ هاوڕێ شەهیدەکانیان بەناو داروبەردی کۆبانیدا دەڕۆن. باسی شەڕە سەختەکانیان نەکرد. Niha em diçine ku derê cê hevalê jin ê ku li ber xwe daye em porê wana dibînin, em parçê cilê wana dibînin, em parçê pêlavê wana dibînin, em parçê silahê wana dibînin, hîn jî em parçê laşê wana dibînin. Li her cihekî berxwedanê rêhevalê jin heye
و اف جی ام وقت کپ جنها د کوبانی دا ام خودی وی بریارینه وی ده دا مرا دکاره یعنی نه هر جی کم تیرانه هر جی کی به اوی جی که نه جی تیرانه هر جی وی داری سا هر حواله کی شهید هر برخودانی که تیر هاتیه مرشاندن تو هر کبرکی وی داری دنیری هر مالکی دنیری هر جی کی دنیری جی کی برخودانیه جی کی حواله که لی شهید کرد حواله شهید کردن صابرینداری لی چی بونه یعنی گشتی تو اسا از بکم وی ملاجه پیش شرقی حتی نکی داری بچم هر اسا جی برخودانیه ڕۆژی 15 ئازار لە یادی شۆڕشی ڕۆژاوای کوردستان پەیکەری بەرخۆدان پەردەی لەسەر لادرا. پەیکەرەکە بۆ ئەوان مانایەکی گەورەی هەبوو بە تایبەت کە دیاری باشووری کوردستان و پایتەختی ڕۆشنبیریە و لەلایەن پەیکەرسازێکی کوردی باشووری کوردستانەوە دروست کراوە. هیرۆ سلێمانیە لە کۆبانیە چاوەکو خەلکێن مەی باشووری کوردستانê li vê derê berxwedanî kir wekê şehîda destîna û mezlûmên başûr ev hîro jî careke din bi vê heykelê bi vê diyarî xelkên mey Silêmaniyê ku şandî vê derê wek dibên sozê xwe dubare dike ku kurdiyetî ew esas netewa Kurd ji wî demokratî ji wî berxwedana YPG û YPC ku em bi hev rane heta ku ew asta ku em bihêvî dikin ku em pêgin. زیرەکمیرە ڕەنگە دڵخۆشترین کەسی ناو ئەم گۆڕەپانە بێت. ئەو پەیکەرەی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە دروستی کرد کە تاکە ڕەمزی دڕندەی ڕژێمی باسی عراقە لە باشووری کوردستان وەک خۆی ماوەتەوە ئێستا لە کۆبانی شاری بەرخۆدان بە ویقارەوە ڕاوەستاوە. ئەوەی کە لەسەر من بوو وەکو هونەرمەندێک کە هەمیشە لەسەر هزری نەتەوایەتی کار بکەم و گەیاندنی پەیام لە بینی پارچەیەک بۆ پارچەیەکی تر کە بێت ئێمە جیاوازیمان نییە تەنها سنوورەکان دەستکردن خۆشحاڵم بە ڕازگۆیی و بەسەدقەوە ئەم پەیامەم گەیاند هیوادارم ئەم مینۆمێنتە شایەنی ئەو بەرخودانەی کۆبانی بێت هیوادارم ئەم دیارە بچووکە شایەنی ئەو قارەمانیەتی خوشک و براکانم بێت لەم نیشتیمانە هەر سەرکەوتوو بن ئەم دیاریان پێشکەش بێت. گۆڕەپانی پەیکەرەکە دواتر لەگەڵ کۆتایی هاتنی ماستەرپلانی نوێی کۆبانی فراوانتر دەکرێت. ئێمە چۆن ماوەگەمان زۆر کەم بوو نەمانتوانی بە پێ پێویست و بە پێ لیاقەتی ئەو پەیکەرە دیزانێکی خۆش بکەین بۆ ئەو پەیکەرە بەڵام لە پێشە ڕۆژە ئێمە ئەو پەیکەرە گەورە ئەو فەلەکە گەوراکەینەوە بۆ کە قەدری ئەو پەیکەرە ئەو هونەرە بکەین. ئەو پەیکەرە بوو بە ناسنامەی کۆبانی تۆ ئەچی بۆ هەر شارێک چاولەکەی شتێک مونومنتێک شتێک لەو شارە هەیە کە ئەو شارە ئەناسینێ هەر کەسێ لە هەر جێگەی دنیا ئەو شتە ببینێ ئەڵێ مەسەڵەن ئەوە فڵان شارە. ئەو پێکەرش ئاوایە لە پێشە ڕۆژە تۆ بچی بۆ هەر شوێنێک فتوێک ئەو پێکەرە ببینن دەڵێن ئەوە کۆبانێ یعنی لە هەر تەسویرێک لە هەر بەنامەیەک دەرکەوێ ئەوەیە. گرنگترین شت ئەوەیە کە پەیکەرەگە ڕێنمای ڕێگەی موزەخانەیە ڕێنمای بەرخۆدانی کۆبانیە و ئەو پێکەرەیش ئەتوانێت بڵێن مونومنتی بەرخۆدان یادی ئەمە خاتەوە کە ڕۆژێک بۆ نەوەگانی ئێمە چه بەرخۆدانێک چه عەزەمەتێک چه زەحمەتی کێشراوە لە کۆبانی. کۆبانی ئەو شارەی زۆرترین قوربانی لە پێناوە درا و خەڵکەکەی زۆرترین نەهامەتیان بینی و 128 ڕۆژ بەرخۆدانیان تێدا کرد ئەمڕۆ دڵخۆشە و کچ و کوڕ بە دەوری پەیکەری بەرخۆدانە ڕەشبەڵەکیان دەکرد و سەرودی سەرکەوتن دەچریکێنن.